هۆنیا ڕفعەت تەمەنم 15 ساڵە. هەر لە مناڵیەوە حەزم لە دووگۆڵی و حەزم لەو یاریانە بوو کە شەڕی دیابوو سێی فلیمەکانمە کرد سێ جاکشان و بروسلیانە. هەر لە مناڵیەوە لەگەڵ هاوڕەکانمان لەگەڵ کوڕەکانە یاریمە کرد. جا دایکیشمە لەگەڵ کوڕەکان یاریمە کە بڕۆ بۆ لای کچەکان. ئەچوون لەگەڵ کچەکان یاریمەکەی ماڵە بازێنەیانە کرد. ئەچوون بۆ لای کوڕەکان دووگۆڵیانە کرد. ئەنجا دامەدرا کچەکەمان دایکی هاوڕێکم پێتم قالە کوڕانی. ئەنجا دوایی چون بۆ تایکواندۆ تەمەنم 5 ساڵ بوو هەر بەردەوام بووم پشتوێنەکانم هەمووی بڕی تا گەیشتمە پشتوێنی کۆتایی کە بەشداری بتوڵاتم کرد و پلەیەکەمیشم بەدەستێنام تا 7 ساڵ لە تایکواندۆ بەردەوام بووم. لە 2014 یاریزانێکی باشمان بۆ هات کە ئەم یاریزانان لە هەموو بوارەکانی ژیانە بەڕاستی بەتەڵ بوو ئێستاش هەر بەتەڵە وەکو لە ساحە و مەیدان وەکو باسکە وەکو کاراتی هەروەکو تایکواندۆ بە ناوی هۆنیا ڕەفعەتەوە کە بەڕاستی ئەم کچە چاوەڕوانی ئەنجامێکی زۆر باشی لێ ئەکرێ و نەتیجەشی هێناوە. لە ساڵی 2014 بەژاری بەشی کاتای کرد کە هاتە لای من لەوێ لە بەشی کاتە لە خواردەمەنی 16 ساڵە توانی پلەی یەکەمی بەدەست بێنێت. هۆنیا بەڕاستی ئستایلێکی زۆر باشیە کۆمەڵە ستایلمانێت ستایلی ژاپۆنیمانە ستایلی ئەوروپیمان هەیە ئەم ستایلێکی زیاتر ئەوروپیە ستایلێکی زۆر جوانە ئێستا بەناوبانگە لە هەموو عالەمە. من بەهۆیەوەی کە خۆم یاریزانی دێرین و مدەڕێب بووم بەردەوام حەزمە کرد مناڵەکانیشم لە بواری وەرزش لاک بن. قەت باوەڕم نەبوو کە هۆنیا بتوانێ لەو یاریانە کە ڕەنگە بە جۆرێ لە جۆرەکان لە کوردستان کچان ڕۆڵێکی ئەو تۆیان تیان نابینن بتوانێ سەرکەوێ یا زەوقی هەبێ بۆ ئەو جۆرە یاریانە. لەگەڵ باوکمە ئەچوم بۆ ساحە دووگۆڵیمانەکرد لەگەڵ تەمەنی باوکم کاتە یاریمانەکردم مامۆستا شەمامی لێبوو لە ساحە مەیدان هەمویانمە بینی کچی تیا بوو لێیە تر پێوتم وەرە بۆ ساحە مەیدان هەرە ڕۆژە تاقییان کردمەوە باش بووم. مامۆستا شەمان بانگی کردم وتی چون یاریمانەکرد منیە ناسی وتی حەزەکەم هۆنیا بێت بۆ ساحە و مەیدان لەبەرەوەی لەشی زۆر شیاوی ساحە و مەیدانە لە ڕووی فیزیکیەوە زۆر شیاوە. وتم وڵای حەزی لە دووگۆڵیە ئەگەر خۆت بتانی ڕازی بکەی منیش حەزەکەم لەبەرەوەی هەزەکەم پێشەکەوێ. ئەوە بوو چەند جارێک پێوت دوجار ڕازی بوو هۆنیا دەستی کرد بە ساحە و مەیدان. دوای 2 مانگ ماراسۆنێکە بوو لە کەرگوو چون بەشداریم کرد توانیم پلەی دوم بەدەست بێنم 4 کیلۆمەتر بوو. دوای چەند ماراسۆنێکی تر هەبوو توانیم پلەی دووەم و چوارەمی بەدەست بێنم هەر بەردەوام تا ئێستا و ماوەیەکیش چوومەوە بۆ کاراتی چوومەوە بۆ کاراتی 2 بتوڵەم کرد هەر 2 بتوڵەکە لە کاتا کۆمیتەشا یەکەم بووم. کێشەکەی ئەمەوە بوو کە هۆنیا تەمەنی بچووک بوو 11 ساڵ و 10 ساڵ وەمانە هیچ بتوڵەیەک نەبوو
بەڵام نزیکەی 6 مانگێک لە دوای ئەوەی کە دەستی کرد بڕاهێنان لە ساحە و مەیدان هۆنیا بەشداری کرد لە 1 و 2 بتوڵەی ماراسۆن و ئەوانە لە سلێمانی و لە هەولێر ڕێکخرا بوو. خۆشبەختانە نەتەنیا لە تەمەنی خۆی، لە تەمەنی 18 ساڵ و 20 ساڵ وەمانە لە تەمەنی گەورەکان بەشداری کرد. هۆنیا پلەیەکی باشی بەدەستێنا، لە سلێمانی بوو بە دووەم، لە هەولێر بوو بە چوارۆم، لە ئاستی کچان وەمانە ئەوە بوو ناوبانگی دەرکرد هۆنیا لە تەلەڤیزیۆن و ئەوانە چەند جارێک مقابلە کرا. ئێتر مدەڕبەکان لە هەموو شوێنێکەوە پەیوەندیان بە منەوە کرد کە ئەم کچە پێویستمان بەم کچەیە بۆ تیپی خۆمان و ئەوانە. بەڵام من لەبەرەوە یانەی پێشمەرگە سەرەتا لەگەڵ یانەی پێشمەرگە دەستی بەڕاهێنان کرد لە ژێر دەستی دکتۆر ئەحمەد و مامۆستا شەمام و کاک بەختیاروانە، بە تایبەت مامۆستا ئەحمەد کە بەڕاستی مەنهەجێکی باشی بۆ داڕشتووەمانە، هەستم کرد کە باشتر پێشەکەوێ. ئەوە بوو ڕۆژ لە دوای ڕۆژ پێشکەوت لە ئاستی سلێمانی چەندین جار بوو بە یەکەم لە تەمەنی خۆی. ینی پێشمەرگە مێژوویکی باشیەوە لە سەررجەم خۆناغەکانی تەمەنا پلەی یەکەمی عێراقیامە دەزێناوە سەبارەت بە هۆنیار ڕەفعات هەر لە سەرەتاوە ئێمە لە فوتساڵەوە بینیمان دوای ئەوەش لە تیپی کاراتی و کە پەیوەندی کرد بە گۆڕەپان و مەیدانیشەوە لە هەر سەیاریەکەیە دیار بوو کە بەهرەیەکی باشی تایەوە بە پێی ئەو ستاندەرەی جیهانی دیارە تەمەنی بچووک بوو بۆ گۆڕەپان و مەیدان. بەڵام کە هات مای خۆشحاڵی بوو کە لە زۆربەی یاریەکانە لە تەکنیکی یاریەکانە تەواوەوە. ئێمە من بەش بە حاڵی خۆم بە پێ پسپۆڕی خۆم من سەرسام بوومەوە، چونکە نەمەزانی تەنانەت دوام لێ هاو بۆ چی یاریە داینێن، یعنی زیرەکی و بڵێن تەوافقی عەزەڵی عەسەبی زۆر باش بوو. ئەوە بوو لە دوجار زانیمان کە ئەمە لە هەناسەی لە یاریە مامناوەندەکان و ماوە درێژەکانە زۆر باشە، هەرچەندە خۆی زیرەکە بۆ وەرگرتنی تەکنیکی یاریەکان. ئەوە بوو ئێمە زیاتر بەشداریمان پێکرد لە ڕاکردنی ماوە درێژەکانە کە لەسەر ئاستی کوردستان و ناوچەکە ئەکرا. ئەوە بوو بە خۆشحاڵیەوە لە تەمەنی خۆیان پلەی یەکەمی بەدەستێنا. بە خۆشحاڵیەوە وا بوو کە ئێمە 2 ساڵیان 3 ساڵی ما بوو کە بێت بەشداری تازە پێگەشتوان بکات، لەگەڵ ئەوانی شاتوانی پلەی باش بەدەست بێنێ. دیارە من ئەوەی جێی سەرنجە لایەنی بەهرەمەندی ئەوە خۆی لە ئەساسە بۆ گۆڕەپان و مەیدان بۆ یاریە تاکەکان لە ئەساسە پاڵەوان هەیە، یعنی تۆ بێ بیدۆزیتەوە. ئەو بەهرەی تایە بۆیە چاوەڕوانی دو ڕۆژێکی زۆر باشی لەکەینەوە. خۆی زیرەکە بە خۆشحاڵی ئەم لە خێزانێکە کە باوکی زۆر هاندەرێتی، ئەمە مای خۆشحاڵیە بۆ ئێمەش ئەوانە زیاتر پێشەکەون. کاتێ لە مەکتەبووم هەموو کەسێ پێوتم کە تۆ لەوانەیە لە مەکتەب خراپیوە دایمە خەریکی وەرزش و مۆسیقای، بەڵام دەرەجەم لە مناڵەکانی ئەوانیش بەرزتر بوو. لە پۆلی 6 بەڵام هیچ مەکتەبێکی باش وەری ناگرتم، هەمووی بە واستە وەرەگیرە. دوای ئەوە کاتێ چوم بۆ حەوت لە مەکتەب چوم بۆ مەکتەبی وان هەر لای ماڵی خۆمانەوە. من ئێستا دەچوم بۆ پۆلینۆ لە قوتابخانەی وانم، هەر لە مەکتەبی وانیشە دەورەی مەکتەبەکان کرایەوە 2 گۆڵی. لە 2 گۆڵەکە توانیمان پلەی یەکەم بەدەست بێنین و دەورەی ڕۆژاوە کرایەوە توان ببم بە بەتەڵ ساحە کە لە چەند یاریەکە پلەی یەکەم بەدەستێنە. لە هەموو ئەو یاریانە کە کرا لە نێوان مەکتەبەکانە لە هەموو بوارەکانە، لە باسکە، لە تۆپی دەست، لە 2 گۆڵی، لە هەر یاریە کە هۆنیا بەشداریە کرد بەتەڵی ساحە بوو. تەنانەت من پێی ناخۆش بوو لەگەڵ یا بڕۆمەمانە ڕۆژێکیان وتم بزانم ئەڕوات چییە کە حەز ناکا من بیبینم. یاری دەست بوو، سەیرم کرد لە یاری دەست بەتەنیا بەڕاستی بەتەنیا لە یەک یاریە 10 گۆڵی کرد. بەلامۆ زۆر سیر بوو، وتم ئەم کچە دڵم ناهات لە شوێنێک ڕایگرم بڵێم بەستەنیا ئەم بوارە کار بکە،
چون ئەم بینی لە بالە ئیستیعدادی زۆرە لە تۆپی دەست لە ساحە و مەیدان لە تایکواندۆ لە دوو گۆڵی ئەوە بوو مەجالم پێداوتم هەموویان بڕۆتەوە. یەکەم مەدالیا وابزانم لە تایکواندۆیا بوو چونکە دوای کاراوتەکە لە کاراتیا بتوڵەم نەکرد دوای چوون بۆ تایکواندۆ لەوێ وابزان پلەی یەکەمی بەدەستێنا لە تەمەنی 5 ساڵیا بوو کاتێ یەکەم مەدالیام بەدەستێنا. ئەمەی مەکتەبی وانە پلەی یەکەم بەدەستێنام کە هەری ئەم ساڵە لە یاری مەکتەبەکانای دوو گۆڵی و ئەمەشی کاراتیە ئی پارام ئی باکووری عێراق پلەی یەکەم بەدەستێنا لە کاتایە ئەمەشیان هەر پلەی یەکەمە لەی کۆمیتە کاراتی ئەمەش لە ماوەستە شەمامەوە 2016 بوو پار کە لە دەورەکانە پێی بەخشیم ئەمەش هەدەی کاکبێستونە چوین بۆ دووهۆ گوتی تۆ لای من باشترین یاریزان بووی ئەمەشیان یاری مەکتەبەکانە ئی یاری 400 مەتر پلەی یەکەم بەدەستێنا ئەمەشیان پلەی یەکەم 200 مەترە هەر ئەم ساڵە لە یاری مەکتەبەکانە ئی ساحە مەیدان ئەمەشیان ئی یاری 4 کیلۆمەتر پلەی چوارەم بەدەستێنا ئەمەشیان بەتەڵی ساحە بوو وەرم گرت بۆ تەمەنی خۆی هۆنیا بوو بە یەکەم بانکشتی منتەخەب عێراق کرا. مدەڕیبی عێراق لەبەر چای خۆم چەند مەدالیایەکی کردە ملی هۆنیا و بە مدەڕبەکەی سلێمانی وت بەبێ هۆنیا منتەخەبی عێراق ناچێتە هیچکوێەوە. ئێستا لە ساحە مەیدانم یاری 1500یەکەم لە نادی پێشمەرگە ماوەسا ئەحمەد مدەڕیبمە کە تەمرینەکەم بۆ مانگینۆ کە بتوڵە عێراق ئەکرێت لە بەغدا لە ئێستا و تەمرینەکەم بۆی نەتیجەیەکی باش. لە دووگۆڵیا هەڵبژاردران بۆ منتەخەبی عێراق هاتم بۆ ئێرە معسکەرمانە کرد پێکەوە و لەگەڵ کوڕانیشا تەمرینمانە کرد کاتە هەڵیان بژاردم ئەوان چوون بۆ ڤێتنام و لوبنان کە بەهۆی پاسپۆرتەکەمەوە نەمتوانی بچم لەبەرەوەی وتیان دایک و باوکت ئێرانیە بۆیان تازە نەکردمەوە تر نەمتوانی دواییش نەردام بۆ بەغدا هەر بۆیان تازە نەکردمەوە. بەداخەوە سەرەڕای ئەو هەموو سەرکەوتنە و سەرەڕای ئەوەی کە هۆنیا لەیانەی پێشمەرگە بۆ پێشمەرگەی کوردستان وەکو پێشمەرگەیەک ئەبێ حەسابی بۆ بکرێت بەڵام بەداخەوە لەو کاتەوە کە جنسیە و ڕەگەزنامە لە بەغاوە دەرەچێ بەغا هەستی بەوە کردووە کە خەڵکانێک کە کوردن لێرە مستەفید دەبن وەمانە ڕێگریە کات بە تایبەت ئەو بەغا لە ڕاستیە بۆ ئەوانەی کە شیعەکان لەوانەیە ڕێگری نەکرد بێت بەڵام بۆ ئێمەی کوردی ڕۆژهەڵات ڕێگری کردووە کە جنسیەمان پێ نەدرێت وەمانە ئەمەش کێشەیەکی گەورەیە لە بەردەم ئێمە ئێستا من هیوامە خواست ڕۆژێ لە ڕۆژەکان کە کوردستان خۆی خاوەنی دەوڵەت بێت و خۆی بتوانێ بەبێ هیچ جیاوازیەک هەموو کوردێک بە هاوڵاتی خۆی بزانێت و
ئێمەش ئەگەر شانازیەکمان هەیە ئەگە توانایەکمان هەیە لە پێناو کوردستان نابێت و ئەو کێشانەی کە ئێستا بەرۆکی گرتوین بەرۆکمان نەگرێت هیوادارم ئەو ڕۆژەش بێتە پێش و ئێمە وەکو کورد وەکو کیانێکی سربەخۆ پێویست بەوە نەکات کە بلاڵینەوە یا بپەڕێنەوە لە بەغدا کە جنسیەمان بۆ دەربکات. من دەستگالەوەی کە حەزم لە وەرزشکردن بوو حەزیشم لە مۆسیقا بوو چون بۆ سەنتەری ڕاپەڕین کە تەمەنم 9 ساڵان چون بۆ سەنتەری ڕاپەڕین لای مامۆستا عەبدوڵڵا جەماسە گرمە لە ئەو کە جومعان ئەڕۆشتم ماوەکەشی کەم بوو لەبەر مامۆستا عەبدوڵڵا کاتی نەبوو زۆر بێ بۆ لامان هەر بەردەوام بوو یەکەم جار زۆر حەز لێ نەبوو لەبەرەوەی فێر نابوو مامەزایان قەت فێر نابم بەس کاتێ ئاستم بەرز بۆ زۆر حەز لێ بوو و کۆنسێرتیشمان کرد چەند کۆنسێرتێکمان کرد لە چوین بۆ چەمچەماڵ و هەر لە سەنتەرەکە دایک و باوکمانیان با نەکرد و بەم نزیکانەش کلیپەکەی لەگەڵ مامۆستاکەمان بەس کەمانچە ئاژەنم بەس دەچم بۆ دەورەیەم بەس بە بۆنەی کەمانەکە توانم پیانۆ سێتار و سەنتور بژەنم.